لەشفرۆشی لە هەولێر دەبێتە دیاردە و ئەلمۆنیتەری ئەمریکیش هۆشداری دەدات. ليرة؟ لا نخي ليرة. لا قدرة ماتيكا. ڕۆژنامەیەکی ئەمریکی باسی هاتنی بە لێشاوی نوێی ژنانی لەشفرۆش بۆ شاری هەولێر دەکا و دەپرسێت ئایا بەرپرسان ئاگاداری ئەم دۆخەن؟ ڕۆژنامەی ئەلمۆنیتەری ئەمریکی لە نوێترین راپۆرتیدا مەترسی هاتنی شەپۆلێکی نوێی لەشفرۆش بۆ هەولێر دەخاتە ڕوو. دەڵێت کافتریاکانی شاری هەولێر پڕ بووە لە ژنانی عەرەب و بیانی لەشفرۆش و پیاوانی لەشکر ڕوو لە ئەو شوێنانە دەکەن و ئامادەن بۆ چەند کاتژمێرێکی کەم $200 بدەنە ئافرەتانی لەشفرۆش کە ئێرانی و لوبنانی تێدایە. بەڵامی پرسیارێکی ڕۆژنامەکە کە دەڵێت دەکرێت بەبێ ئاگاداری بەرپرسان دۆخێکی لەو شێوەیە بەڕێوە بچێت، دانیشتوانی هەولێر بەرپرسانی ئەو شارەیان تۆمەتبار کردووە و تویانە ناکرێ بەبێ ئاگاداری بەرپرسان ئەم کارە بکرێ، چونکە لەشفرۆشتن لە هەولێر وەک بزنسێکی لێ هاتووە و ڕۆژ بە ڕۆژ شوێنی نوێ بۆ لەشفرۆشتن دەکرێتەوە و لەشفرۆشی نوێ دەهێنرێت. ڕۆژنامەکە هۆشداری دەدا و زیاتر دەنووسێت ناکرێ بەرپرسانی ئەم وڵاتە بێ ئاگا بن لەو مەترسیەی کە لەسەر شارەکەیە و بەرزبوونەوەی ڕێژەی ئایدزیش هۆکارێکە بۆ دەرخستنی ڕاستی مەترسیەکە.